جەماعەت وەرە بە چینە سەر ئەو ڕایدێک وە سپەیس نیدڵی پێدەرێن یعنی دەرزی ئاسمانی دەرزی بۆشایی هەرچی ناودەنی ناودێ 605 پێ بەرزە ماشەڵڵا حساب هەموو ئەوە لێ دیارە هەموو شارەکە لێ دیارە ئەڵڵا هاتە دەرێ با بڕۆین ماڵخانەوە بیاخۆ بە ئەگزیتشی بکەینەوە تکتیبە 35 دلاری 36 دلاری تل باقی وەکەی تێش شەوەیە تاکس و ماکسان زۆرێت سەهل مۆستا خەو لێ دەکەوی کاکە یا لە ئێوە پارەی بۆ نوای پارە کار بکەن گەرمیان کردیا لێدە بابە لێرە دم بکەکەی لێدا هەلا 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 زەولەکی لێنەی ماشەڵڵا زۆر برندە بۆ سیاتڵە هەموو لێ دیارە سیاتڵ سیاتڵ یەک لە هەرە گەورە شارەکانی ئەمریکایە لە ویلایەتی واشنگتن شەریکەی بۆینگی تایارات لێرەیە تقریباً نیم ساعتێک دوورە Oh my goodness. ئەوەش باخیرەی کڕوزە وەکو بەرەی شوشەیە وەکو باسمان کرد سەرەکەی دەسوڕێتن یعنی 360 پلاوە مادە هەر دەسوڕێتن درێگەل خۆش نەسوڕێەوە لە دەوری ئەوە دەسوڕێنەوە یەک لە هەرە سیمبڵەکانی ئەو شارەیە